من ناوم كريم شريف عبد الله حمد سعيد و نازناوەکەشم قەرستانیە و ئێستا پرۆفیسۆرم لە زانکۆی سلێمانی کۆلێجی پەروەردەی بنەڕەتی. ساڵی چەند لەدایک بوویت؟ خۆی من لە نفوسە 1960 نووسراوە، بەڵام باوکمەڵێ لە 14 تەمموزی ساڵی 1950 لەدایک بوویت. هەر لە سلێمانی بزڕت ئالەم گەڕەکە کە پێڵەن گەڕەکی جوولەکان، یعنی سەر بەسەر شەقامە گەڕەکی جوولەکان. اینجا بە چیە ئێرەمان دۆزیەوە پرسیارم لە باوکم کرد، وتیم بە چیە دڵنیام 14 تەمموز، وتی ساڵیادی شۆڕشی 14 تەمموز بوو، یعنی ئەو ڕۆژە تۆ لەدایکبووی ئەو ڕۆژە بۆ ماوەی ساڵێک عەبدولکەریم قاسم لەسەر تەختی حکم بووە. ناوەکەت لەگەڵ ئەوە نزیکە اینجا ببوورە بەڵێ ئینجاڵێ هەر لە خۆشی ئەویشە و کاتە و شۆڕشە کڕا و زەراعەت و خۆ دەزانی فەلاح تا ڕادەیەک دووتیار و فەلاح و دەرە بەکەم بۆوانێ و کۆمەڵی وەک شۆڕشێک بۆ ئەو کاتە گەورە بووە، بۆی خۆشیان ویست و عەبدولکەریم قاسم. منیش باوکمەڵێ لەسەر خۆشەویستی عەبدولکەریم قاسم ناوناوی کەریم واڵە 10 دیناریشیان نامێ ئەو کاتە، ئەوە نییە حکومەت دووتێتی لەو ڕۆژە لەدایک بۆ ساڵیادی شۆڕشەکە بووە، جاڵە 10 دیناری و کاتە زۆر بوو. جا من لەم گەڕەکە کە ئێستا پێڵەن گەڕێکی سەر شەقام و جوولەکان بەچیا دۆزیێن باوکمەڵێ مزگەوتێ لە تەنیشمان بوو و مەخفر شۆڕتەیەکیش لەو بەرمان بوو، ینی بە وەسفەکەیە ئەم کۆڵانێ و ئەوەی ئەو دیۆچکەمە مزگەوتەیە ئەگەر ملاحەزە بکەی ساڵی 1955 دروست کراوە و مزگەوتی جوولەکانیشەوە ناوەکەی هەیە، کەواتەمە بەڵگەیەکە من 4 ساڵ دوای ئەم مزگەوتانی وەختێ من لەدایک بووم ئەم مزگەوتە 4 ساڵە هەبووە. ئەگە سەیچکە زۆربەی خشتەکان و با بڵێن دیوارەکەی هەریە و کاتارە و گومە زوشتانە ژەگەر سیرکەی زۆربەی لەواچی دەستکاری نەکرابیانی بە بۆچوونی من لەوانەیە هەرش لە کۆنی پێوە دیارەگەر گەڕەکەش سیرکەی زۆربەی هەروکو خۆی ماوە ماڵەکان، ینی ئەگەر هەندێک ئینسێت بکەن بۆ دەرەکەوێت کامە ئێستا سیرەگەر مزگەوتەکە بکەیت هەر قەتعکەشی قەتعی کۆنە مزگەوتی جوولەکان ساڵی 1955 بەرامبەر ساڵی 1976 هیجری دروست کراوە. بەس ئێستا ناویان ناوە شیعەباسی یەکەم جوولەکەکان، بەس هەر ناوە کۆنەکەی ماوە، بەس شیعەباسێکیشان وەزیا کردووە. دکتۆر ئەوەی سرنج جوابێک کە پێڵەن جوولەکان مەبەست خودی گەڕەکەکەیە خەڵکی جوولەکە لێرە بوو. وەڵڵا دیارە خەڵکی لێ بووە زۆری جوولەکە بووە، دیارە بە ناوی ئەوانە و ناونراوە، یعنی ئەم گەڕەکە کوردستان زۆری جوولەکەی تیا بووە، هەتا ئێستاش خۆ دەزانی لە ئیسرائیل کوردێکی زۆر هەیە جوولەکەیە، هەندێکی خەڵکی ئێرێ خۆ بکە مقابلەیانەکەن لە زۆربەی شارەکانی کوردستان لێدەش ئەکی جوولەکێکی زۆر هەبووە، دیارە نەبوون بە موسڵمانیا دەریان کردوون و حاصل بەس خەڵکەکە وەکو برا ژیاون، ینی ئەو حەساسیەتی ئێستا هەیە لە بینی مەزاهیبەکان و شیعە و سونی و نازانم چی و کاتە لەواتیەوە نەبوو بێ. باوکمەڵێ هەمووی وەکو خوشک و برا ئەژیاین، دراوسی یەکتی مەسیحی بۆ چۆ ماڵی جوولەکە بۆ هاتی ماڵی موسڵمان